نانا لەولایە لە ماڵەکان دەرەچین. من لە ساڵی 2009 دەستم بەم کارە کرد، هەر لە مناڵیوە خولیای ئەم کارە بووم. ئێستا ئەم بەردەی کە ئەی بینین ئەمە جیاوازە لە بەردەکانی تر. سیرەکەی شێوازێکی تایبەتی هەیە. سیرەکەی ئەمە ئێرەی چاڵە، ئەمە لێرەوە دەرچووە، لێرەی دەرچوو. ئەم بەردەش زۆر جار بە حکمی زۆرمانەوەی لە ژێرگڵا و ئاوی زەختی ئاو وای لێکات کە چەندین کون و شێوازێکی تایبەتی هەبێ. ئەمە ئیتر لەم بەردانە ئەبێ ئێمە بگەڕێت لەم شێوازە بەردانە کۆ بکەینەوە. ئیتر چەندێک کۆەکەینەوە تا ئێوارە ڕۆژە تا ئێوارە گەر بتوانین مەکینەیەکی وە پڕمەکینەیە کۆ بکەینەوە لەگەڵ هاوکارانم. ئەمەیە ئەو شێوازە بەردەیکەم بەکارێنین، ئەم شێوازەیە. من ئەوەی کە ویستم بیکەم شتێکی جیاواز بێ، شتێک بێ کە نەکرا بێت، شتێک بێت ئەو بەردانەی کە بەهۆی باران و بەهۆی ئاو زۆرمانەوەی لەژێر گڵا ڕزلۆکین دەبێت. ئەو بەردانە چڵی لێ ئەبێتەوە، ئەو سیمایەکی زۆر جوانی هەیە. ئێمە توانین ئیسفادەی لێ بکەین بۆ ئاو، بۆ تاف و بۆ فوارە ئەو شتانە بەکاری بێنین. ئەتوانین ئیسفادەی لێ بکەین و پێم وا بێ سیمایەکی جوانی شێ و جوانێکشە بەخشێ بە شار. ئەم بەردە تایبەتە، نەک هەموو بەردێک نابێ بۆ ئیشە ئێمە. ئێمە بەیانیان کە ئەو ڕۆژەی کە بمانەوێ بەرد کۆکەینەوە، هەر سەر لە بەیانی لەگەڵ هاوکارانم دێن و تراکتۆرە گرین و دێن بۆ ئێرە و بەردەکان کۆکەینەوە و دووبارە ئەتوانم بڵێم ڕۆژێکیەوێت تاوەکو ئێمە توانین تراکتۆرێک بەرد بکەینەوە. ئەویش بە حکمیەوەی ئەو شێوازەی کە ئێمە ئەمانەوێت، ئەو بەردەی کە ئێمە ئەمانەوێت تایبەتە، ئەبێ بگەڕێ، ئەبێ هیلاک بی بۆ دۆزینەوە بە دەستکەوتنیە بێ هیلاک بیت. ئەم بەردەی ئێستا کە ئەیبینن ئەمە سیرەکەی سەیری شێوازێکی زۆر تایبەتی هەیە. وەک دەبینن جیاوازە، لە هەموو بەردەکان جیاوازترە. ئەم بەردە وەک سەرەتا ئاماژەمان پێ کرد بەهۆی زۆرمانەوەی ئاوای لێت. لە هەمان کاتیشە ئەم بەردەی کە ئەیبینن چنێک گەورەیە وەزنەکەی زۆر سووکە. سیرەکەی ئەم بەردە کاتێک کەوای لێ وەزنیشی نامێنێت، وەزنێکی زۆر کەمی ئەمێنێت و دوای ئەوەیش چەندین شێوازێکی تایبەتە، چەندین چڵی لێ بووەتەوە، شێوازێکی تایبەتە و ئەم بەردە جیاوازە. ئەو بەردەی کە ئێمە بەکارێنین ئەم شێوازەیە، ئەم شێوازە بەردەیە، ئەمە لە تێکێتی، ئەمە هەمان شت ئەمشە هەر لە تێکەکەی ئەوەیە. ترێ لەم بەردانە ئەبێ ئێمە بگەڕێن ئەم شێوازە بەردانە کۆکەینەوە بیدۆزینەوە. وەک دەبینن چەند لق و پۆیەکی لێ بووەتەوە، چەند کونێکی تایە، شێوازێکی زۆر تایبەتە و زۆر بە ناڕەحەتیش دەسەکەوێت ئەم بەردانە. ئەبێ ئێمە بگەڕێن ئالەم شێوازە بەردانە کۆ بکەینەوە بۆی بتوانین شتێکی جوان ببەخشین و توانین بڵێن ئیسفادە لەم شێوازە بەردەیەکەین. ئێمە جیاوازی ئەو بەردە لەوایە ئەو بەردانەی کە ئێمە کۆی دەکەینەوە زۆر ئەمێنێتەوە لەژێر گڵە ئەمێنێتەوە و هەنێ جار باران ون لێ ئەیە ئەو بەردە جیاوازە بێت، چڵچڵی نەبێ، کونی تێ بێ. ئەگەر بەردەکە هەر ئاسایی وەری بگرین، بەردی ئەم شێوازانە هەر بەردێکی ئاساییە، بەس ئەو بەردەی کە ئێمە بەکاریدێنین چڵچڵینە، بەهۆی مانەوەی زۆری لەژێر گڵە ڕزلۆکین دەبێ، ئەو بەردە چڵی لێ بێتەوە، ئەو بەردە سیمایەکی جوانی هەیە و جیاوازە لە بەردەکانی تر. کە کۆی دەکەینەوە تراکتۆرە بەردێک کۆکەینەوە ڕۆژ و ڕۆژی دوایینش ئێمە لە ناو شار دەست بەکارە بین و توانین چەند ئیشێکی پێەکەین، وەک دروستکردنی تاف و ئاو فوارە و هەنێ جاریش ئەیکەین بە ئینجانە و ئەتوانین بڵێن
سیمایەکی جوانی هەیە و سیمای جوانە بەخشێ بە شار تەنها دەربەنی خان نییە لە زۆر شوێن ئەم کارەمان کردو و بگرە زۆربەی ئیشەکان مەتوانم بڵێم لە دەرەوەی شاریش زۆر ئیشی زۆرمان هەیە نمونێشمان ئیش لە سیتەک لە سلێمانی لە شوێنەکانی کە لە بەرنامەیشە هەیە ئیشەڵا ئەمە گەورەی بکەین و بتوانین بۆ هەموو شارێ ئەم کارە بکەین و ئیسفادە لەم ئیشە ئێمە بکات لە ڕێگەی پەیجەکەی شۆ لە شارەکان و زۆربەی شارەکان پەیوەندیمان پێوەکەن لە هەولێر لە کەرکووک لە زۆربەی شارەکانی کوردستان و پەیوەندیمان پێوەکەن و بە حکومەوەی ئەمە شتێکە کە سیمای جوانیە بەخشێ بەو شارێکە ئیشی لێەکەین شتێکی تایبەتە ئێستا شەمە و بەردانەیە کە بەکارێنین ئێمە ئەتوانین تر بەردەکان بارەکەین و وردە وردە ئەگەڕێینەوە بۆ سەر کارەکە و ئەتوانین ئیسفادەی لێ بکەین لەوێ هەندێک جار داواکاری ماڵەکەش دەورە بینێت هەندێک جار و کەسە کە ئیشەکەی بۆکەین داواکاریەکە ئاڵێ بەم شێوە بۆم بکەن بەس زۆر کەم بە حکومیەوەی ئەو سەلیقە و ئەو ئیشەی ئێمە تایبەتە بە خۆمانەوە کەم ماڵ ئەتوانێت دیزاین ئەوی شەمان بۆ دابنێ لە سەدا 90 تا 95 ئەتوانم بڵێم دیزایانی خۆمانە و هەر خۆشم و هاوکارم زمناکۆ بەیەکۆین ئیشەکەین ئەتوانم بڵێم هەری دیزایانی خۆمانە خۆمان توانین دیزایانی بۆ دابنین هەندێک جار ئەو پارەی کە وەری ئەگرین قابل بەو هیلاکبوونە نییە بەس گرنگ نییە لای ئێمە گرنگ ئەوەیە بتوانین شتێکی کەمیش بێ بۆ خۆمان بەدەستی بێنین و دوای ئەوە سیمایەک جوان ببەخشین بە شار جیاواز لە کارەکانی تر ئەمە شێوازە بەردێکی ترە کە بەکاری دێنین ئەم بەردە هی سەر سیروانە هی سەر ئاو شتە بە حکومیەوەی ئاو زۆر لێدام شێوازی ڕەنگەکەی گۆڕێت حەزمان کرد جیاواز بێت ئەمەیان وەک بەردەکانی کەنە بێ و ئەم شێوازش بەکاربێنین بۆ تاقیکردنەوە و شتێکی خراپش نییە توانم بڵێم تا ڕادەیەکی باش سەرنجڕاکێشە ئەمەش تەنها کەس نیم کە بتوانم ئەم کارە بکەم چەندین گەنجمان هەیە چەندین گەنجمان هەیە لە بوارەکانی تردا یعنی شارەزای تەواوی هەیە بەس زۆر بەداخەوە کە بایەخیان پێ نادرێت من چەندین گەنجە ناسم دەستڕەنگینە نەک لەم بوارە ئەتوانێت چەندین ئیشی گەورە بکات بەس بایەخی پێ نادرێت هیوادارم بایەخ بەو گەنجانە بدرێت بۆ ئەوەی سوودێکی هەبێ بۆ وڵاتەکەی خۆی و سوودێکیش بە خۆی و بە میلەتەکەی بگەێنێ هیوادارم حکومەت ئاور لەو گەنجانە بداتەوە کە میهنەیەکیان تەیە بەهرەیەکیان